بەڵێ ئەزانم حکوومەتی عێراقی زڵمێکی زۆر گەورەی کردە لە هەرێمی کوردستان 700,000 تن بۆ پارکردێ بە 400,000 بەڵام لێرا زڵمێ لە ئێمە کرا بەڵام زۆر ئەسەب خۆ من حەزمە کرد گەرمەکانی ئەو شوێنانەی هەرێمی کوردستانی داڵەبزە جاتری ببڕایە بەڵام شوێنی وایە خۆ تەلەفۆنەکەین ئێمە تەلەفۆنمانەیە لە تەمو شوێنەکانە 1 و 2 1 و 3 هەیە 1 و 1 وڕێ بەڵام هەڵەبجە زەراعە ئەتوانێت ئێمڕۆ خراوترین گەنم لەژەیە تشکیل کاتۆنمێ 800 کیلۆ 750 کیلۆ ئەتوانم بڵێم تا تەنیش گەنم ئەڕوا 160 کیلۆ ئەندانیاون ئاورێک لە هەڵەبجە بنەوە یعنی بە هەڵەبجە ئیمتال بوو بە پارێزگا بەڵام لەیراوە ئێمەیان کوشتووە ئێمەیان کوشتووە بە 160 کیلۆ هەیە 50 کیلۆیتیانەوە دۆنمێک ئیمساڵ لە شوێنەکانی تر بەڵام ئەوە دەسەڵاتی ئێمە نییە دەسەڵاتی خۆی گەورەوە بارانی لەوێ بارانوێ بەکەم و بە زۆر بەڵام هەڵەبجە هیچ کێشەی نییە گەنمی زۆر چاکە ئەتوانم بڵێم دوانمی گەنم تێکەڕام مەعەدەن 800 کیلۆ ئەبڕێ ئەنجا ئەمە لەیرا ئێمە سایلۆیەکی بۆ بنیانیان 40,000 تەنە 40,000 تەنە بێ وەرگێ باشە ئەم مەسروف جامانە بۆ چێ کە 14,000 تەن وەرگیری ئەم هەموو پارە بۆ ئەڕوا لێرا من داوام لە هەموو کەناڵەکانەیە گشتان هەمووتان بەخێر بن بە جوانی بیگەێنن بە تایبەتی وەزیری کشتتوکاڵ با گوێی لەم قسانەمانە بێ ئێمە هەڵەبجە ئەوایە هەدەی زۆر گەورەی پێشکەش کرایە بەڵام نەکو ئاوا بیکەی بە 160 کیلۆ نیو من چەند هەواڵێکم بیستووە هەڵەبجە ناکاتە ژووری 168 کیلۆ بەگوێی کەس نەکا بڵێ ئەمە چەند ئەم دۆنمانە چەندی تایە خۆیان لژنەیە پێک بێن سەری گەنمەکان بکەن ئەو کاتە خۆیان تەقدیرێ دانێن ئێستا هەموو هەرێمی کوردستان بەقەدەر هەڵەبجە گەرمیتیان ئەمساڵ ئەویش بەرەکەتی خوایە خوا بارانی بۆین باران نەباراندووە با لژنەیەک بێت تەخسیسی کابڕێ ئەم دۆنمە چەند گەنمیتیایە نیوەشمان لێوەرە هەر مشکلەمان نییە بەڵام ناکرێت کاکە 160 کیلۆ ئێمە بنەتۆمان 168 کیلۆیە یعنی هیچی چی بدورینەوە